گروپی ژینگەدۆستانی ڕەنگین کە پێگاتوون لە کۆمەڵێک گەنجی ناحیەی خوڕماڵ لە دوو پرۆژەی جیاوازدا هەوڵ دەدەن ژینگە و سروشت لەگەڵ مرۆڤ ئاشت بکەنەوە. ئەم گروپە لە یەکەم چالاکیاندا 4500 پەنجەماسیان خستە ناو ئاوی گەنجانی ناحیەکەوە کە یەکێکە لە ناوچە گەشتیاریەکانی سنوورەکە. من دوو چالاکیمان ئەنجام داوە. چالاکیەکەیان برتی بوو لە کڕینی 4500 پەنجەماسی وهێنانیان بۆ ناو ئاوی گەنجان و بەخێوکردنیان بۆ ماوەی 3 مانگ پاشان ئازادانەکەنە ناو ئاوەکەەوە بە دوو مەبەست. دانێکیان بۆ مەبەستەوەی کە کۆمەڵە خەڵکی گەشتیاری ڕۆکەنە ئاوی گەنجان بۆ یەکە چێژ دەبینینی ئاوەکە و دیمەنێکی جوان ببینن، دووەمی بۆەوەی کە بەرهەمی ماسی لە ناو ئاوەدا زیاد بکەنەوە. هەمان گروپ واتە گروپی ژینگەدۆستانی ڕەنگین نزیکەی 50 کەویان لە نزیک گوندی یاڵامپی ئەورامان ئازاد کرد بۆ ئەوەی سروشت و شاخ و کێوەکانی ئەورامان بێبەش نەبن لە ئاواز و نەغمەی بولبول و باڵندە جیاوازەکان و داواژ لە خەڵکی بەگشتی دەکەن ئەو کە و ئاژەڵە کێویانەی لە ناو قەفەزەکان لە ماڵەکانیان بند کراون ئازاد بکرێن و سروشت و ژینگەیەکی جوانتر بە ناوچەکە ببەخشن. شتێکی باشە ئەم وڵاتی ئێمە ئەم هەورامان بە تایبەتی بەم شتانەوە جوانە ئەگەر ئەم حیوانە کێوی و ئەم کەوانەی لێبڕایترێ بە شوێنێکی بڵێ بیابانێک چەند خۆشە تۆ بەیانی زوو بەی لەم منتەقادا بنیشید ئەو کەوانە بخوێنن فێریانەکەی گوێ لێیان بە یا حیوانێکی یەک بینی بەزەکەوانەی لێبڕا ئەبێ وەکو ئەو شوێنانە کە هیچ شتێکی تیانە. نزیکەی 4500 ماسی نزیکەی 50 کەویان هێنا ئەمڕۆ پێکەوە لێر ئازادمان کردن. ئەمڕۆ هەمومان پێکەوە ئەو قسەیمان دووپات کردەوە کە ژینگە ماڵی هەمومانە، هیوایەک بە ژیانە بەخشێ، ژینگە ئاوەدانیە، ژینگە وەکو خوشک و برای خۆمان وەکو کە سوکاری خۆمان پێویستە سێری بکەین، پێویستە هەمومان بیپارێزین. هیوادارین ئەمە دەستپێکێکی باش بێ بۆ گەڕانەوەی ئەو باڵندانەی کە ئێستا لە قەفەسەکانان و لە ماڵەکانان لە سروشتی خۆیان دابڕاون. هیوادارین دەستپێکێکی باش بێ داوا لە هاوڵاتیانی شەکەین. ئەمە ینی هیچ سوودێکی ئێمە تیان نییە بگرە سوودێکی زۆر گەورەی ژینگەی تایە. ینی جارێکی کە ئەمانەوێ ئەو ژینگە ئێستا لە هەموو عالەما زۆترین قسەی لەسەر، زۆترین شتی لەسەر، زۆترین باسی لەسەر، زۆترین مەترسی لەسەر. ئەمانەوێ جارێکی کە ئەو باڵندانە بگەڕینەوە بۆ ژینگەی خۆیان و ئاشتیانکەینەوە لەگەڵ ژینگەکەی خۆیانە. ساڵانە ژمارەیەکی زۆری سەرپێچیکار و ڕاوچی بۆی ڕاوکردنی ئاژەڵ و باڵندە کێویەکانەوە دەستگیر دەکرێن. شاخ و کێوەکانی ئەورامان و وەڵەبجاش لە بەردەم مەڕەشەی لە ناوچوونی ئاژەڵ و باڵندە کێویەکاندایە. هاوڵاتیانیش داواکارن سنوورێک بۆ ئەو کەسانە دابنرێت کە بێبەزەیانە ژینگە و سروش دەشێوێن و ئاژەڵ و باڵندە کێویەکان لە ناو دەبن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەورامان.